دوعام کرد کە خوایگان بارانی زۆر و نیعمەتی زۆرمان پەزەرا ببارێنی. باشم. چی کرد ئەمڕۆ؟ ئەمڕۆ مامۆسای ئاینمان داوای لێ کردی کە بوو چی بکەن؟ لێزە بە بارانە بکەین. ئەو کۆپی کرد. دوعای چی کرد؟ دوعام کرد کە خوایگان بارانی زۆر و نیعمەتی زۆرمان پەزەرا ببارێنی. تو حەز لەوەیە کە باران ببارێ؟ بەڵێ. لە کاتی بارانە چیەکەی؟ کاتی بارانە سەی بارانەکە ئەەکەم. سەی بارانەکە ئەکەی؟ ئەیتە ڕابی؟ نا لە ژوورەوە. ئەو کاتانی بارانە بارێت چ جلێ لەبەر ئەەکەی تۆ؟ چەند لای قەمسەڵەیەک ئەستور لەبەرەکەم. ئەستور. باشە؟ ئەی خواردن چیە خۆی؟ خواردن شتی چەند لای گەرم و گوڕ ئەخۆم. گەرم و گوڕۆک و چی؟ حەزت لە چییە؟ وەکو نازانم هەرچیەک بێ. ینی ئەوە نەشکری تۆ هەموو شتێکە خۆی. چ خواردنی زۆر زۆرە حەز لێیە؟ چ خواردنی وەڵای برنج و فاسۆلیا. برنج و فاسۆلیا؟ دوعای چی لە خوای گەورە ئەکەی؟ دوعاکەم کە خوایگان باران و بەفری زۆرمان بۆ ببارێنی. باران و بەفریش؟ بەڵێ. دەستخۆش بێ. چۆنی تۆ؟ باشم. دوعای چی کرد ئەمڕۆ؟ ئەمڕۆ دوعای نوێژە بە بارانە. حەزت لە بارانە؟ بەڵێ. بۆ لە کاتی بارانە چەتر بەکارێنی؟ بەڵێ. ئەچی بۆ قوتابخانە؟ بەڵێ.